ناوەندەکانی خوێندن لە کۆمەڵێک ڕەکیزەی گرنگ پێگاتون بێگومان لە مامۆستا و لە ستافی ئیداری و کارگوزار و فەنی و ئەوانەی کە کۆمەڵێک هەن و زائیدەن لەگەڵەوەی کە لەگەڵ لایەنێکی دیکەی گرنگ کە قوتابیانە دوو ڕەکیزەی گرنگ کە مامۆستا و قوتابین مامۆستا وانە بە قوتابیەکان هەڵێتەوە ئەو شێوازە ئەو ڕێگانی مامۆستا وانەکانی پێوترێتەوە بە قوتابیان چەنەها شێواز هەن لە ئێستای وڵاتانی پێشکەوتوو کە با بڵێن پێڕەوەکرێت ئایا لە هەرێمی کوردستان شێوازەکانی یا با بڵێن شێوازە نوێیەکانی وانەوتنەوە چین و ئایا ئەتوانین بڵێن شێوازەکە نوێیە یان پێویستی بۆیە کە نوێ بکرێتەوە ئێمە لەسەر ئەم بابەتە لەگەڵ بەڕێز مامۆستا پەرۆش محەممەد کە بەڕێزیان ڕاهێنەرن لەم بوارەیە قسە و باس و گفتوگۆکەین کە بەسپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە مامۆستا پەرۆش بەخێر بێت. زۆر بەخێر بێت. ئەو شێوازی ئێستا مامۆستایان بە شێوازێکی گشتی لە پۆلی یەکی بنەڕەتی هەتا زانکۆ و پەیمانگەکانیش تەنانەت وانەی پێ ئەڵێنەوە بە بڕای جەنابەت شێوازێکی نوێیە یا کۆنە دروستە بۆ ئێستا یان نا؟ بەڵا لەبەر ئەوەی من ڕاستی ڕاهێنەرم لە قوتابخانەکان بۆ یە قسە لەسەر زانکۆ نەکەم ئەگەر هێندێ قسە لەسەر قوتابخانەکانەکەین لەسەر ئەوەی نوێیانە بەڕاستی ئەم میتۆد و شێوازانی کە ئێمە ئێستا وەکو ڕاهێنەر قسە لەسەر مامۆستاکانەکەین کاری لەسەرەکەین هەندێکی نوێ و هەندێکیش بەڕاستی با کۆنیش بێ کلاسیکیش بێ بەڵام هەرگونجاو هەردووبارەیەکرێتەوە بۆیە لە کۆنی نوێەکە بەڕاستی تێکەڵە ئاساییشە چون لە هەموو دنیا هەروە هەندێک شتێ تۆ بە نرخە دروستە کاری خۆی کردو ئیشی خۆیەکە بۆچی وازی لێبێنی یعنی گونجاو بۆ ئێستا بەڵام بۆ گونجاوەکەی بەڕاستی ئێمە یعنی ئەتوانی سەیری دەرەنجامی گشتی بۆ نمە پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان بکەین ئایا ئێمە ئەو ئامانجانەی وەزارەت یا ئەو ئامانجانی دایک و باوک و منداڵەکەی بۆ نێرە بە قوتابخانە پێی گەشتووە ئێمە منداڵەکانمان بۆ نمونە بەگشتی یەکێک لەو شتانی لە دنیا قسەی لەسەرەکرێت بۆ ئەوەکو ئامانجەی گەورەی پەروەردەی ئەوەیە مناڵهانی خوێندنەوە و بۆن مطالعە بە ئایا قوتابخانەکانی ئێمە ئەمەکەن ئەگەر ئێمە بۆ ئاماجە گەشتین کەواتە میتۆدەکانمان گونجاو ئەگەر بۆ ئاماجە نەگەشتین کەواتە نەگونجاو تۆ لە منی مەپرسە من لە توێ نەمە بەس ئێمە پێی نەگەشتوین بێگومان بۆیە هەر بۆیە کە وەزارەتی پەروەردە ئەم پرۆسی ڕاهێنانی دەست پێ کردووە بەڕاستی دەرک بۆ کراوە کە ئێمە بە ئاماجەکانمان نەگەشتوین یەکێک لە هۆکارەکانیش بەڕاستی ئەوەیە تۆ تاقیکردنەوەکان شتێکە سەپێنێکە هەندێک جار ڕەنگە تۆ ئاماجەش نەیە بەڵام جۆرە لە تاقیکردنەوەی کلاسیکی داناوە هەر ئەمە دووبارەیەکرێتەوە بۆیە ئەمە سەپاندوێت. باشە ئەو شێوازانی کە لە ئێستادا ناوەندەکانی خوێندن بەکاردەهێنرێن شێوازەکان چین؟ ئایا دەکرێت بڵێن شێوازەکان ئەوەیە کەم لە مامۆستایەکە گوازراوەت و مامۆستایەکی دیکە یان چ جۆرە شێوازێکە کە زیاتر بەکاردێت؟ شێوازەکان ڕاستی ساڵی پار بە دیاریکراوی پرۆسی ڕاهێنەر سەرنج لەسەر میتۆدی شێوازەکانی وانەوتنەوە بوو. باشە بەڵام ساڵی ئەمساڵ بڵێن لە مانگی یەکەم و چوار وانی سەرەتای ڕاهێنان سەرنج لەسەر شێواز کەم کرایەوە سەرنج زیاتر لەسەرەوە بوو مامۆستا بە وردەکاری و بڵێن بنەماکانی بەڕێوەبردنی پۆ لاشنا بکرێت. یعنی ئێمە دەرکمان بەوە کردووە وەزارەتیش بێگومان ترکی بەوە کردووە کە تۆ ڕاستە میتۆد گرنگە مامۆستا میتۆدەکەی نوێ بێ شێوازی جیاواز بەکاربێنێ بەڵام ئەگەر مامۆستا لە بنەماوە کێشەی لەگەڵ بەڕێوەبردنی پۆلا بێ هەندێک ئەساسیات هەبێ گرفتیە بێت تێیدا بێگومان مامۆستایان ئێمە ئەزمونیانێ وە قسە لەسەرەوە نییە بەشێکی زۆران 15-25 هەندێک 30 ساڵیشی دیایە بەڵام ئەمەی ئەگەر بە خوێندن بە ممارەسە نەخوێندی بێ ڕەنگە بینەگە بۆیە ئەمساڵ چوار وانی سەرەتا قسە لەسەر میتۆد و شت نەکرا قسە لەسەرەوە بوو کە مامۆستا ئیداری پۆلەکەی چۆن بکە بنەمانیەکان چین و چۆن بەڕاستی مەسەلەی ئەوەی کۆنتڕۆڵ نەمێنێ چون ئێمە بیمان نەچێت لە وانە وشە کلاسیکەکە بەکارێنرێ بۆ مەسەلەی مامەڵی مامۆستا قوتابی بێ مامۆستا کۆنتڕۆلی پۆلەکەی بکە ئێمە چۆن ئەمە نەیەڵین مامۆستا لەگەڵ قوتابیەکان پۆلەکە بەڕێوە بەرن وەلەم بڵێن چەند هەفتەی کۆتاییش قسە لەسەر ڕاهێنان لەسەر ئەو شێوازانە بوو کە ئێمە بە تایبەتی مەبەستمانە قوتابی ببێ بە بەناوەند لە پرۆسی فێربوونا مامۆستا هەر خەریکی محازەرە و ئیلقا نەبێ وێ شێوازەکانی ئەمساڵ کە ئیشی لەسەرەکەین ساڵی پێرش بێگومان هەر ئەمە بووە کە ئێمە ئەمانەی قوتابی چۆرێک لە ئەوەی لە ئینگلیزی لە پەروەردا پێڵێ ئێجنسی خۆی بکەربێ ئیشەکان بکە یعنی هەر وەرگریەک نەبێ بە ناکارایی ناچالاکی دانیشتپێ و مامۆستا محازەرێ بۆ بڵێتەوە کە بەشێکی زۆری بەداخەوە شێوازی وانەوتنی مامۆستایانی ئێمە تا ئێستا ئەوە بوو پێم وانە مامۆستاش لەما ناتوانین لۆمەی بکەیت تاوانبار نییە بۆ لە بڕۆی مامۆستا ئامادە نەکراوە ئێمە گەرگەڕێنەوە بۆ مێژووی پێشووتری مامۆستایانی ئێمە مامۆستایانی ئێمە لەکوێوە هاتون لە دوو ناوەندی سەرەکی وهاتون یەکیان پەیمانگای مامۆستایانە کە بەداخەوە زۆربەی مامۆستایانی 1 تا 6 لەم جیلەن
ئەو پەیمانگەی مامۆستای سلێمانی هەبوو کە لابرا بە 2 ساڵ بوو 2 ساڵەکە بەڕاستی لە زۆر وڵاتی دنیا 2 ساڵ بەس تەطبیقە بەس ممارەسەی چەند ساڵێکیش خوێندنە بە ئێمە بە 2 ساڵ مامۆستا تەطبیق و خوێندن و هەموو شتێکی تەواو کرد بوو بۆ مامۆستا بۆیە مامۆستا ئامادە نەکراوە هاتووەتە ناوەندەکانی خوێندنەوە ئێستا لە ڕێگەی ڕاهێنانەوە تۆ چارەسەری ئەبێ بکەیت دواتر چەندی لە مامۆستاکانمان لە کۆلێژەکانەوە هاتوون بەشێکی کەمی دەرچوەکانی مامۆستاکانمان بە چووی کۆلێژەکانی پەروەردەی بنەڕەتی پەروەردەکان ڕەنگە لە علومات لە زمانەوەی من خۆم بەکاردۆرۆسەکەم لە زمانە هیچ پەیوەندی بە پەروەردەوە نی ڕاست بۆ ئێمە گرفتەکە لەوێ ئێمە لەوێ کێشەکە لەوێەوە هاتووی ئێستا ئەمانەی چارەسەری بکەیت باشە تا چەند بەدەمەوە چوچکۆیشی ئێوە لەسەر مامۆستایەوە تا چەند مامۆستایان بە شێوازێکی گشتی بەدەم ئەم بابەتەوە دێن یانی تەقبولیەکەن و دەست و پەنجە لەگەڵ ئەم بابەت و ڕاهێنانەیە نەرمەکەن مامۆستایان بەگشتی ئێمە ئەو دۆخی ئابووری و کۆمەڵایەتیە هەندێک سیاسەکەشی باتێ بکەین لە کوردستانی خۆمانەوە بە دیاریکراویش بەڕاستی بە ئێمە ئەو دوو زۆنە سەری لە شەهاوەندی لایرێمی کوردستانە لە زۆنی سەوزاوی پیاڵن شاری سلێمانی و ناوچەی دەسەڵاتی ئێرە هەیە دۆخەکە بەڕاستی ئەوە نییە ئێمە ئومێدی زۆر گەورەی لەسەر هەڵبژنین مامۆستایان ئامادەییان هەیە هەندێکی باش پێشوازی لەکەن بەڵام بەگشتی مامۆستایان ناڕازین بۆ لە بەرەوەی هەندێک گرفت کێشە و گیرروگرفتی دیکە هەیە مامۆستا تا ئێساش بەدەستی و ئەناڵێن و دیاریکتریشان ئێمە هەمومان نەزانین موچەکەیەتی بۆیە مامۆستایان بەڵێ ئامادەیانێ بەڵام ڕێژەکە زۆر نییە یعنی ئێمە بە ئومێدی زۆر گەورەی لەسەر هەڵەچین بە خۆمان نەخەڵەتێنین مامۆستایان گلەیانە کێشیانە ناڕازین بەڵام خۆشبەختانە یعنی بەشێکی کەمی مامۆستا هەر سەرڕای ئەو قورسی بار و دۆخی ژیانی ئابووریەشی بەڵام ئامادەیە و ینی بەدەم پرۆسەکەەوە دێت و دەرس و بڵێن شێوازی وانەوتنەوەکان سوودی لێبینە بەڵام ئێوە جارێ نەگەشتین بۆ قۆناغا هەڵسەنگاندن بکەین بڵێن دیدەنی بکەین بچینە دەرسی مامۆستا و بزانین شتەکان بەکارهاتوو یا بەکارنات و ئیشی لەسەر کراوە ئێمە تا ئێستا بەس لە قۆناغی ڕاهێنان و بڵێن پێدانی ئیشەکە هەبوو قۆناغی هەڵسەنگاندن دەست پێ قۆناغی هەڵسەنگاندنەکە ئەبێتر ئێمە لە ئەم مانگیەکە میتۆدەکان ڕاهێنان تەواو بێ دوای ئەوە قۆناغی بڵێن مشاهدەیە با بڵێن و بە عەرەبیەکەی ناوماناوە مشاهدە هەڵسەنگاندن دەست پێەکە باشە ئەو ڕێگا جیاوازانەی کە مامۆستاکان بەکاری دێهێنن لە پۆلەکاندا بۆ نمونە لە پۆلێکدا سێ-چوار مامۆستا وانە ئەڵێتەوە هەرێک و بەڕێگایەک هەیە کە بۆ شێوازێکە خۆت وتت تەنها ئەوێت کە پۆلەکە بەدەم کات و خۆیوانە بێتەوە هەنێکی دیکەمان هەیە لەوانێت چالاکی بە منداڵەکان بکە ئایا ئەم تێکەڵاویە لە شێوازی وانەوتنەوەدا کە بگومان هەروانەیە و شێوازی تایبەت بەخۆی هەیە بەڵام ئەم تێکەڵاویە زۆرە کێ گرفت بۆ منداڵەکە دروست ناکات لە ڕووی تێگەیشتن و لە ڕووی بابەتی دیکەوە بە پێشەوانەوە ڕەنگە ئەو جۆرا و جۆریە کاریگەری باشی هەر بێکاری ئەرێنیە بێ لەسەر دەرونی منداڵ بۆ لەبەرەوەی هەر وانەیەک یا ئێمە قسەمان لەسەر هەر وانەیەک نیە ئێمە قسەمان لەسەر خودی یەک وانەیە لە ماوەی 40 دقیقە مامۆستا ئەبێ چی بکە ئەبێ چالاکی جۆرا و جۆر بەکاربێنێ یعنی ئەو جۆرا و جۆریە باشە بەڵام ئێستا ئێمە بیرمان نەچێت لە وانەکانی ڕایانانە ئێمە کە میتۆدەکان ئەڵێنەوە مامۆستای بۆ نمونە کۆمەڵایەتی بە زانستبێ یاخود مامۆستای زمانەکان بێمە میتۆدێک ئەڵێنەوە بۆ ئەڵین بە دیاریکراوی میتۆدی هاوکاری هاوتەمەنەکانە قوتابیەکان با خۆیان پێکەوە کار لەسەر شتێ بکەن هەوڵمان خۆیان یەکدی فێر بکەن و پرسیار لە یەکدی بکەن ئیدی ئەمە بۆ هەموو مامۆستاکان ئەتوانن سود لەم تەکنیکە وەربگرن بەڵام ڕەنگە مامۆستای بیرکاری بە شێوەیەکیشی لەسەر بکە مامۆستای کوردی یازانێت بە شێوەیەکی ئیشی لەسەر بکە وەی ئەو جۆرا و جۆریە ڕەنگە لەم قۆناغا مامۆستا زۆر شارەزانە ممارس نەبێت لە ئیشەکە ڕایەنراو نەبێت لە ئیشەکە کەمێک گرفت دروست بێ بەڵام پێم وایە لە ساڵانی داهاتوە ئەو جۆرا و جۆریە لە چالاکیەکانی یەک وانەیە نەک لە ماوەی ڕۆژەکەشە لە یەک وانە کاریگەری زۆر باشێ لەسەر دەرونی منداڵ ئێمە بیرمان نەچێ منداڵی ئەمڕۆ منداڵی دەیەک دوو دەیە 2000ەکان با بڵین 20 ساڵ لەمەوە پێش نییە بۆ لەبەرەوەی سەرنجی مرۆڤ کەم بووتەوە ئێمە ئێستا تەکنۆلۆژیا بە تایبەتی ئەم تەکنۆلۆژیای سوشال میدیای ڤیدیۆی کورد مرۆڤی ڕاهێناوە سەرنجی لەسەر شتی کورتە ینی بەدەگمەن ئێمە مۆبایلەکەمانە گرین بەدەستەوە سەیری ڤیدیۆیەکەکەین 30-40 سانیە لەسەریەوە سینێک سەر ڕۆی زۆر دوور و درێژ بێت نووسینەکەی نووسینێک ئەوە ئەگەر لە چوزانم لە سوشال میدیا ئەگەر زیاتری تیا بوو کلیک لەسەر زیاترەکە ناکەیت دوو دیێ ڕێخوێنەوە ئەڕۆی لەسەر ئەمەوە کارەکە چییە ئەمە بورن ئەمە دەرەنجامەکەی چی بە دەرەنجامەکەی ئەوێ تۆ مرۆڤ ڕاهێنی لەسەر ئەوەی سەرنجی لەسەر شتی کورت بێ ئەبێ پۆلێکی وانەیەکی 40 دقیقەیش کورتکەیتەوە بۆ 5 دقیقە 10 دقیقە چارەک یعنی لە ماوەی 40 دقیقە 4-5 گۆڕانکاری هەبێ بۆ لەبەرەوەی تۆ لە جێگایەکی گە دەرونی منداڵ بەم شتە ڕاهێنراوە ئەبێت تۆش لە پۆلە ئەم گۆڕانکاری دروست بکەیتەوە بۆی لەگەڵ یابێت مامۆستا پەرۆش باست کرد وردە وردە بەرەو قۆناغی مشاهدە و باڵێ هەڵسەنگاندنش ئەچن ئەگەر مامۆستایە وەکو پێویست لەگەڵ ئەم ڕاهێنانی ئێوەیە
نەڕۆشت بوو یان تەطبیقی نەکردبوو لە پۆلەکەیە دوجار لایانی پەیوەندیدار چ جۆرە سزایە چ جۆرە لێپێچینەوەیکی هەیە بۆ مامۆستا ئایا بەڕازەر هەیەی یان بەزەوەی ڕایانانەکە بکرێ و دوای لێپرسینەوە نییە بەڵێ ئێمە هینێکپانێ بڵێن سیستەمێکی ئیشکردنی پرۆسی ڕایانانمانێ و شتەکەش با بڵێن پێشتر لەگەڵ مامۆسایانە پێمانداون و ڕوون کراوەتەوە کە ئیشەکە چۆنە بەڵام ئەوەی ڕاستی بێت لەم خۆناغایە مەخسە لەسەرەوە نیە یەکسەر سزابێ بۆی لە بەرۆی پرۆسەکە تازەیە ڕاستە 4 ساڵیشی لەسەرەکرێ بەڵام بە دیاریکراوی لە سلێمانیا لە شاری سلێمانی ئەم دەڤەرێرە ئەمساڵ بە جدی ئیشەکە ڕۆژنیانە بووە بەڵێ لە پارێزگای هەولێر و دووەک چەند ساڵەکە ئەوان ئیشەکە کراوە و بڵێن هەڵسەنگاندن و شادەکراوە بەڵام لێرەسی و کە نەکرا لێرە یا بابەتێکی پەروەردەیی بوو ویسترا بە ینی بە گرنگیەوە میشە بکرێت چی بوو ڕاستکە نەکرا لێرە هۆکارەکە بایکوتی مامۆسایان مامۆسایان بایکوتیان کرد شتەکە نەکرا لێرە بۆیە ئەوەی کە ئایا مامۆسایەک ئیش لەسەر بیتۆ دەکار ناکا مامۆستایەک بەجۆرە لە جۆراکان کەم تەرخەمێ بنوێنێ بەڵێ ڕێکار و ئیجراعات هەیە بەڵام ناڵێم لەم قۆناغا قسەکە لەسەرەوەی مامۆستا بیکە ئەگیناوەکیەوە بەڵێ هەیە باشە مامۆستا پەرۆش ئەو خولە یاخود ئەو ڕاهێنانەی کە ئێوە داسانناوە وەکوتت نزیکەی ماوەیەکی زۆر ئەخانێ 4 ساڵێک ئەخانێ ئایا ئەمە ئێستا لە چ قۆناغێکدان ئێوە و چەندێکی ترتان ماوە ئایا ئەو ماوە درێژە تەنها ئیش لەسەر ئەو مامۆستانە ئەگەن کە ئێستا بەشدارن لەگەڵتانە یان مامۆستای نوێتر و کەسانی دیکە دێنە ناو ڕاهێنانەکانی ئێوە مەبەست وەکو ڕاهێنەر یا ئەوەی ئێستا کە ئێوە بە مامۆستایانی دەڵێنەوە مەبەستم ئەوەیە خۆی پرۆسی ڕاهێنانەکە ئێمە هەر مامۆستای کۆمەڵی قوتابخانەی لایە بەڕاستی ئێمە 5 تا 7 ساڵی وەدانراوە ینی ئێمە بێ لەگەڵ قوتابخانانە ئیش بکەین بۆیە شتەکە کەمێک پێچەوانی پرۆژەکانی دیکە هەرێمی کوردستان پشوو درێژەیەکی پێوە دیارە من بۆ دڵخۆشم بەڵامی تر خوا ڕەحمکانی خۆماڵی کوردەواری لەگەڵ گۆڕانی وەزیرە پرۆژەکەش نەگۆڕێ بۆیە ئەگەر بمێنێتەوە بەڕاستی ئەم پرۆسەیە جیاواز لەوانی کە تۆزێک پشوو درێژەیەکی لەگەڵایە و وەزارەت لەما دووربین بووە وردە وردە ئیش لەسەر میتۆدەکان نەکرێ وەکو گوتم ئەمساڵ ینی نەخشە ڕێگایەک هەیە بۆ هەموو ساڵەکان بە دیاریکراوی ئەمساڵ قسە لەسەر بەڕێوەبردنی پۆل و هەنێ میتۆد کراوە ساڵانی داهاتوو ڕەنگە قسە لەسەر تەکنۆلۆژیای زانیاری بکرێ ساڵانی دوایەوە قسە لەسەر هەڵسەنگاندن بکرێ چونێ مە گرفتێکمانە لە پەروەردە ئیش ئەوەی ئەگەر تۆ جۆرێک لە تاقیکردنەوەت هەبێ هەمیشە ئەم تاقیکردنەوەی ئەم هەڵسەنگاندنە جۆرێک لە فێربوون ئەسەپێنێ ئێستا ئەگەر سەرنجتاندای بە قوتابخانەکانی ئێمە لە بەرۆی لە پۆلی 12 ئەمە جۆرە لە تاقیکردنەوەمان هەیە ئەمە جۆرێ لە فێربوون و وانەوتنەوەی سەپاندوە هەموو مامۆستاکان لە دەروی قوتابخانە خەریکی وانەی تایبەت ئەمە چی سەپاندوێتی ئەمە تاقیکردنەوەکەیە پرۆسی پەروەردەی بە دوای خۆیان ڕاکێشاوە بۆیە ساڵانی داهاتوو ئیشەکە لەسەرەوەی قسە لەسەر هەڵسەنگاندنیش بکرێت چون هەڵسەنگاندنەکە دەستکاری نەکەیت هەرچی میتۆدێک بگۆڕی لێرە لە کۆتاییە تاقیکردنەوەکە هەر میتۆدەکە ڕاکێشێتەوە ئیباتەوە بۆ ئەوەی لێ پێشوو کراوە باشە کاکتانە ببوورە ئەو شێوازەی کە ئێوە ئێستا پێڕەوی ئەکەن ئەم جۆرە ڕاهێنانی کە مامۆستانی دەکەن لە وڵاتانی دیکە تاقی کراوەتەوە یان ئەمە شێوازێکی نوێ و تەنها ئێوە پەیڕەوتان کردووە لە ڕاستیە پرۆسی پەروەردەی ئێستا بە جۆرێک لە جۆرەکان بەجیهانی بووە بەڵام ئەمە ئەوەش ناگەینێ ئێمە کاریگەری شوێن ناوچەکەی لەسەر نەبێ پرۆسی ڕاهێنان بڵێ لە ناوچەکانی کە ئیشی لەسەر دەکرێت بە دیاریکراوی با من نمونەی بەریتانەت بۆ بێنمەوە ئەوان لە ماوەی ساڵەکە 5 ڕۆژی ئەکادیمیان هەیە تایبەتە بە ڕاهێنان ئێستا ئەمە بۆ نمونە ساڵی پار بە دیاریکراوی هەر قوتابخانەی ڕۆژێک لە مانگی نوێ ڕۆشتی بۆ قوتابخانەکان یەک ڕۆژی دیاریکراو بڵین 2 ساعت هەندێک جار بۆ 4 ساعت لە 2 ڕۆژ ئامان کرد ئەمە پێشەوەی داوام دەست پێ بکرا ئێستا لە بەریتانیا شەمان شتەیە بەڵام ئێستا ئێمە ئەمساڵ شتێکی کە کەمێک تاقی کراوەتەوە ئێمە دەرسێکمانی لە کاتی دەوامە تۆڕی بۆ قوتابخانەکە بەڵام لە بەریتانیا ئەو ڕۆژەی مامۆستا ئاچێ بۆ پرۆسی ڕاهێنانەکە قوتابی بشووە لە ماڵەوەی نایە ینی شتەکە هەیە بەڵێ باش مامۆستا پەرۆژ لە نێوچینی مامۆستایانە بێگومان تەمەنە جیاوازەکان هەیە مامۆستا هەیە وەک جەنابەت فەرمووت 30 ساڵ 25 ساڵە خزمەتی ئێوانە مامۆستاکی گەنجی وەکو جەنابیش دەچی ڕاهێنانی پێکەی هەر پڕاست ئەو مامۆستا بە تەمەنانی کە لێرەوە دەستیان ماجەکەین چاویان ماجەکەین احتراممانێ بۆیان چۆنن یعنی ئەوان باشترن بەدەم بابەتەکەەوە دەنیان مامۆستا گەنجەکان بەگشتی ئەمەی ڕایەنەر لەناو خۆمانە قسەیەکڵین بە لە تەلەڤیزیۆنی شۆ بڵێن مامۆستایان و پەروەردەش بیزانن بەڕاستی ئەمە ئەو جی لە مامۆستا گەنجی کە گرێبەستن ینی ئەوانە زیاتر بەدەم شتەکەەوە دێن بەڵام ئەمە بۆ ئەوەن باسی زۆرینە و ڕێژەیەکی ئاگینە ئەمە مامۆستای بە تەمەنمانیە ئەوەی توێڵی 30 ساڵ ینی هەندێک جار من خۆم هەندێک دواسەکان حەزەکەم بڕۆمە دەرسەکان و دانیشم ئەوەندە بەدەم بابەتەکەەوە نە حەزیان لە بوارەکەی بەڵام بەگشتی ئەمە پەیوەندی بە
ئەو ئینگلیس پێڵێ فۆسیلایزیشن پەیوەندی بە بەردبوونەوەی مرۆڤ هەتا تەمەن زیاتر بکە هەندێک بیر و باوەڕ و هەندێک خو و ڕەفتاری هەیە جێگیرە بێ ئەچەسپێ ئەبێ بە بەر ناتوانێت بیگۆڕی بۆیە لە پەروەردەش هەماشتمانێت تۆ مامۆستا 30 ساڵ دەرزی بوویتەوە نایە بە 2 ساعات ڕایەنانی من و بە 4 ساعات هەوڵدانی هەڵانە لە کوڕم من تۆم پێگەیان ئەوە ڕووەدا ئێمە زۆرجار لە ناوەندەکانە تووشی مامۆستایەکە بتن لە خۆناغەکانە مامۆستا خۆمان بوو بۆیە ئەو جیاوازی تەمەنە بە تایبەتی ئەو چوونە سەرەوەی تەمەنی مرۆڤ کاریگەری لەسەر ئەوەیە شتەکانی جێگیرە بێ چەسپێ ئەم سیستەمە ناوی چیە ناوێکی هەیە مامۆستا پرۆسی ڕایەنانە بڵ پێشتر دیداکتیکی لێنرا بەڵام ئێستا پرۆسەکە ڕایەنان لە ئەسڵۆ لە نێخانیش هەستم کرد پرسیارەکەمە بەسەوە بوو ئەم پرۆسەیە یان ئەم شێوازە بە فعلی کوردیە یان لە وڵاتێکی دیاریکراوە وەرگیراوە بەڵام لێرە کوردێنراوە ئاوا بڵێن پێشتر گوتم بەڕاستی تۆ ئێمە تۆزێ زەحمەتە قسە لەسەرەوە بکەین ئەم شتە با بڵین پێشتر ناوەندا لە شتەکان یان گوت ئەمە سویدیە نازانم ئەمە کوێنەیە ئەوانە وەکو گوتم شێوازەکانی وانە گوتنەوە ئێستا جۆرێ لە جۆرەکان بە جیهانی بووە بەڕاستی ئەوەی کە قسە لەسەرەوە کرێ ڕێز لە منداڵ بگیری و هەوڵ بێ خۆی ئیشەکان ئەنجام بە ئەمە لە زۆربەی زۆری وڵاتەکانی دنیا ئیشی لەسەرەکرێ بە وڵاتی هەرە دیموکراسیەوە بۆ وڵاتی هەرە با بڵین دواکەوتوو ئەگەر دواکەوتەکە جێبەجێشینەکان ئومێدێکی هەیە کە بۆ لە بەرۆی ئەمە سەلمێنراوە کە کاریگەری زیاترە مناڵ زیاتر فێرە بێ بۆیە هەندێک لە میتۆدەکان با بڵین شێوازمانەوەتەوەکان لە دەرەوە وەرگیراوە ڕەنگە ناوێکی دەرەوە هەیە بەڵام بەڕاستی هەندێک یێری خۆمان ئەیسا ئێمە ئەم چەند هەفتەیە میتۆدێکمانی هاوکاری هاوتەمەنەکان ئەم هاوکاری هاوتەمەنەکان ئەمە یەکێکە لەو میتۆدانی ئێمە خۆمان پێشووتر لە کۆمەلگای کوردیە لە حوجرەکانە هەمان بووە ئێمە بۆنمە لە حوجرەکانە مامۆستایەکی ئاینی بەڕێزمە لە با بڵین ناوێکی هەبووە 40-50 فەقیه هەبووە هەندێک لە فێقەکان بۆ نمونە لە چەند بەشێکی دیاریکاوی قورئانیان خوێندو و شارازان ڕەنگە لە تەجوید و تەفسیر و تەویل بخوێنن هەندێک فەقی تازەش کە دێن ڕەنگە لە جوزئی عامەوە دەست پێ بکەن باشە خۆ مامۆستا بەڕێزە ناچێت دەست بە ئەو جوزئی عامەکە بڵێ چی کردووە ئەوەی کە لە تەجوید و تەویل و تەفسیرایە زۆری خوێندووە ئەڵێ تۆ وەرە ئەرکی فێرکردنی ئەمەی کەتێک کە تازە دەستی پێ کردووە ئەمە چی ئەمە دابەشکردنی ڕۆڵە قوتابیەکمانەی لێ کاتە هەم دەرسە خوێنێ قوتابی و فێرە بێت لە کاتێکی کاچیەکە هەوڵی فێرکردن و هاوری هاوکاری یەکیکەدا بۆیە ئەم هاوکاری هاوتەمەنانە میتۆدەکەی ئەم ڕۆژانە باسەکەی بەڕاستی با ناوەکەی ڕەنگە بە ئینگلیزی پێوترێ پیر تو تەرین یاشتێکی پێوتری ئینگلیزی بێ بەڵام ئێمە هەمانە بۆیە مەرجنی هەمووی دەرەوە بێن باش بەم پرسیارەکە بە جۆری کە بکەم مادەم ئەم نمونە جوانە دێنایەوە ئەی وەزارەتی پەروەردەی ئێمە لایانی پەیوەندیدار تا چەند توانیوێتی ئەم نمونەی کە کوردیە ینی لە ناو گوندەکانی کوردەواری خۆمان هاتووی کە جەنابەت باسەکەەوەی فەقێ و حوجرەکان ئێوە بیگەنن بە وڵاتانی دەرەوەبووی کە ئەوانیش لەم جۆری ئێمە ئیسفادە بکەن هەستەکەی شتی وا کرابێ یا پێویستە شتی وا بکرێ وڵی بە تۆز تەواضع بین لەما جارە ئێمە لە خۆناغانیش ئیسیهات بکەین هەجارە هەرە هێنین بەڵام بە خۆمان ئاوا لە نازانم بڵم بەکەم بزانین یان هۆکارێکی چی خۆ بەکەم زانین لە ڕاستە خۆناسینە من پێم وایە خۆ بەکەم زانین نییە ئێمە لە قۆناغەکانین ئیسیرات بە لایەنە معریفێکەوە بکەین ئێمە من پێم وایە لەم قۆناغا ئەگەر بتوانین وەکەوەی کە من گوتم ئێمە شتەکان بناسینەوە پەنجە بخەینە سەر ئەو شتانی کە هی خۆمان باشە بۆم قۆناغا خوانگاوی داهاتووە کۆی تۆ گوت ئەگەر ئێمە ئیش لەسەرەوە بکرێ هەنێ میتۆد و تەکنیکە بە خۆمان خاڵێکی زۆر گرنگ بۆی ئەمە لەم قۆناغا ئەمە گرنگە خۆمان بناسین ئەمە لەگەڵ مامۆستای ڕاهێنەرەکانی برادەرمان زۆر باسیەوەکەین هەندێک لەم شتانی کە ئەکرێ ئەگەر ئێمە خۆمان ئیشمان لەسەر کردی بێ زۆر ئیش لەسەر زەقکردنەوەی ئەمە ئەەکەین بۆ لەبەرەوەی مامۆستاش ئەگەر هەست بکە ئەم شتەی کۆمەڵگاکەی خۆیەتی لە قۆناغەکانە فێربوون و تەربیەی کوردی ئیشی لەسەر کردووە خۆشترە لە لای مامۆستا لەوانەیە لە بابەتەکەش لا بدات بەڵام من ئەوەندەی دیقەتم یاوە ئەم نیوەی ساڵەکە تێپەڕێ و ئیمتیحان کرا ماڵ نەبوو یعنی منداڵی نەبێت کە سفریتیان نەبێت یان دەرسێک نەکەوت بێت ئایا هۆکار چییە کە ئەم بابەتە زۆر زیادی کردو تێگەیشتنی منداڵەکان کەم بووتەوە و تابێت ئاستیاندا ئەبەز ئێوە هیچ ئیشتان لەسەر ئەوە کردووە کە بۆ ئەوەی ئاستی قوتابیانیش بەرەو سەرتر بڕوات وڵی هۆکارەکان زۆرن بەڵام بە دیاریکراوی لە شوێنی کەش ئاماژەم پێکرد ئێستا ئەوە بوو کە لەم ڕۆژانە قوتابی بەشتی زۆرەوە سەرقاڵە بە دیاریکراوی ئەمە قسە لەسەر شاشەی مۆبایل و ئایپاد و جۆرە شتانەکەین تابلێتەکانەکەین بۆی ئەمە سەرنجێکی زۆری قوتابیە بە ئەمە نەکرد سەرنجی قوتابی بردووە ئەمە قوتابی ڕاهێناوە وای لێ کردووە سەرنجی لەسەر شتی کورت و خێراوێ ئەی تو قوتابیەکە بێت لە پۆلێکەدا ینی مامۆستا بێ چاوەڕوانی ئەوەی هەیە 40 دقیقە سەرنجی لای ئەو بێ ئەم ئەڕوا 5 دقیقەی ئیستراحەتە مامۆستایەکی دیکە دوای ئەو دێت چاوەڕێی ئەوەی ئەمیش دیسانەوە 40 دقیقە بۆی بەڵام ئەم قوتابیە لە دەرەوەی قوتابخانە لە جێگای دیکە سەرنجی وا ڕاهێنراوە بێ لەسەر شتی کورت بێ بۆیە من پێم وایە بەشێک لە هۆکارەکانی ئەوەی کە
منداڵ ئەوەی خۆمان پێڵی نسبەی نەجاح یا ئاسی فێربوونی دابەزی بە ڕەنگە یەکێک لە هۆکارەکانەوە بێ هەرچەند ئەماگەر ئێمە بمانوێ زانستیان قسەی لەسەرکەوی بێ بە توێژینەوە ئێمە بەسەلمێنی بەڵام بە دیاریکراوی هۆکاری دیکەشەی ئێمە یەکێک لەو شتانەی لە دنیا باسی کرێ و قسەی لەسەر کراوە ئەوەیە کاریگەری خێزان زۆربەی کاتەکان لە قوتابخانە زیاتر لەسەر فێربوونی منداڵ. باش هەموو شێوازێک هەموو سیستەمێک هەموو ڕێگەیەک چۆن لایەنی ئەرێنی و باش و چاکەی هەیە بێگومان لایەنی نەرێنی و خراپیشی هێوانە ئەم شێوازە نوێ ئەم ئیشەی کە ئێستا تازە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە ناوچەی سلێمانی دەستی پێکراوە یانەوەی کە پێوترێ دیداکتێک ئەنی ئەوە لایەنە نەرێنیەکانی چین بە بڕای تۆ چ شتێک خاڵی نەرێنی سلبیە لەم ئیشەیە؟ لانی نەرێنی زیاتر ئێمە با قسە لەسەر ئاستەنگەکانی بکەین چون ئێمە کە بڵێن لای نەرێنی ئەگەر قسە لەسەرۆکە ئەم شتە خراپە بەڵام نا ئێمە پرۆسی ڕایەنانەوە خۆی ئیشێکی باشە بەڵام ڕەنگە یەکێک لەو شتانی وا بکە ئەم پرۆسە ئاستەنگێکی لە بەردەما دروست بێ یا تۆکۆی تۆڵی نەرێنی بێ ئەوە بێ مامۆستا لە ڕووی دەرونی و ئامادە نەبێ بۆ ئەمە هۆکارەکەشی دیسانەوە هەبێ بگەڕێنەوە بۆ ئەو شتەی کە ئێمە مامۆستا ماوەیەکی زۆر ساڵانی پێشوو کێشەی موچەی هەبوو هەرچەند ئەم ساڵانی کۆتایی باشترە بەڵام هیچ ساڵێکی تێنم پەروە چەند موچێکی نەفەوتێ بۆیە لەم ڕوانگەوەی ئێمە مامۆستاکانمان بەڕاستی لە ڕووی دەرونی و ئامادە نین ئەم ساڵی کە زۆر باشتر بوو ساڵی ڕابردوو دوو موچەی فەوتە ئیتر وایە ئەمە باشترین نمونەیە دوو موچەی فەوتاوە ئەم گرفتەی بۆ دروست بووە. زۆر باشە دەستخۆش بێت سپاس بۆ پەرۆش محەممەد ڕاهێنەر کە لەم تۆرە لەگەڵمانە بۆی دەستخۆش بێت زانیارەکانت سپاس دەکەم. بەخێر بێ.